دوای گەڕانەوەی لە ئەمریکا و بەشداری لە کۆمەڵی گەشتینەتەوە یەکگرتووەکان محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی کۆبووە لە کۆبوونەوەکەدا باسی وردەکاریەکانی کۆبوونەوەکانی لە ئەمریکا کرد، بەڵام خاڵێکی گرنگ کە خستێ بەرباس ئەویش دەرکردنی جارێکی دیکەی هێزەبیانیەکان بوو لە عێراق. ئەم بابەتە لە ماوەکانی ڕابردوودا لە عێراق هەر لە جێگەی باس و مشتمڕ بووە. دوو جار عێراق و ئەمریکا ڕێککەوتنی استراتیژی و سەربازیان هەبووە، جارێک لە ساڵی 2008 کە بە سۆفا ناسراوە، جارێکی دیکە لە کاتی سەرهەڵدانی داعش لە 2014. لە ساڵی 2020 پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ پرۆژە یاسای دەرکردنی هێزەبیانیەکانی پەسەند کرد کە لە نامەیەکی هەشت خاڵی موقتەدا سەدریش لەوێ خوێندرایەوە. بۆچی عێراق پێویستی بە هێزی بیانی و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی نییە؟ لە ئێستادا من زیاتر لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز ئەحسان قەیسون شارەزای سەربازی لێرە لەگەڵ زۆر بەخێر بێت. بەڕێز ئەحسان، جارێکی دیکە سوودانی باس لە دەرکردنی هێزە بیانیەکان لە عێراق دەکات. ئایا عێراق توانایی پاراستنی ئەمن و ئاسایشی وڵاتەکەی هەیە کە پێویستی بە هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی لە نێو خاکی عێراقدا نەبێت؟ سڵاو لە جەنابەت و سڵاو لە هەموو بینەرانی بەڕێزیشتان، سپاس بۆ میوانداریکردنم. ئەمڕۆ من شکردنەوەی سەربازی ناکەم، من زیاتر باسی سیاست دەکەم و لایانی سیاسی دەخوێنمەوە. شەوی ڕابردوو هەندێک کەس دەڵێن وتیان کە هەندێک کەس شەوان بۆ نمونە دەڵێن ئەوە بەیانیان دەڵێن ئەوە دوژمنمانە، شەوان دەڵێن نەخێر دۆستمانە، شەوان دەڵێن ئێمە پێویستمان بە هێزی هاوپەیمانی نێودەوڵەتیە، بەڵام بەیانیەکەی دەڵێن نەخێر ئێمە پێویستمان بە هێزی نێودەوڵەتی نییە. باشە بۆچی واکەن؟ یعنی خۆیان یەکلایی بکەنەوە. ئەمە سیاست نییە ئەوانەیکەن. ئایا ئەمانە هێزی هاوپەیمانن یاخود هێزی داگیرکەرن؟ هەندێک جار دەڵێن ئەمانە دەڵێن بۆ نمونە دەڵێن باڵۆزخانەکان باڵۆزخانەی دیپلۆماسین، بەڵام هەندێک جار دەڵێن باڵۆزخانەی ئەمریکا لایانی شەیتانین، شێتیان کردوین، ئێمە وەکو شارەزایان شێت بووین، گەلی عێراقیان شێت کردووە، نازانین چیاندا. من لەگەڵ ڕێزم بۆ بەڕێز سوودانی، ئایا جەنابی فەرماندەی هێزە چەکدارەکان نییە؟ ئایا ئەو یاخود هەندێک کەس دەڵێن تەنها بەڕێوەبەرێکی گشتیە و فەرمانەکان جێبەجێ دەکات؟ ئایا کامیانە؟ فەرماندەی هێزە چەکداریەکان یاخود بەڕێوەبەری گشتیە؟ من وەکو شارەزایی دەڵێم پێویستمان بە هێزەکان نییە. بۆچی؟ ئێمە پێویستمان بەوەیە کە هەماهەنگی زیاتری هەواڵهەگریمان لەگەڵ هێزە ئەمریکیەکان هەبێت، بۆ ئەوەی ئەوان خاوەنی مانگی دەستکردن، خاوەنی کۆمەڵێک تەکنۆلۆژیای پێشکەوتون. ئێمە پێویستمان هەماهەنگی هەواڵگریە لەگەڵ ئەوان، پێویستمان بە هەماهەنگی ئاسمانیە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی. ئێمە پێویستمان بە هەماهەنگی لۆجستی هەیە بۆ ئەوەی کە هاوپەیمانان هەماهەنگی لۆجستی لەگەڵ سوپای عێراق بکەن. ئێستا بۆ نمونە ئەو هێزانەی کە لە هاتنە عێراقەوە هێز ئەمریکیەکان بە تایبەتی، ئایا بەڕێز سوودانی نەی دەزانێت کە ئەوانیان دەزانێت کە هێزی شەڕکەریشان لەگەڵدایە؟ بۆ نمونە ئەوان ئەو هێزە نەهاتوون بۆ ئەوەی کە سنوور دیاری بکەن یاخۆ چاودێری سنوور بکەن، وەکۆی کە لە نێوان ئیسرائیل و لوبنان هەیە. ئەوان هێزی شەڕکەرن بەڕێز سوودانی، خۆ تۆش باش ئەمە دەزانی. ئار بۆیە هەندێک کەس دەڵێن کە ئێمە باڵۆزخانەی ئەمریکا دەڵێن ئەوە ئێمە نامانێت هێزی ئەمریکا هەبێت، ئێمە پێویستمان هێزی ئەمریکانین. هەروەکو نەیجەر وتیان بە فەڕەنسیەکانیان وت ئێمە پێویستمان بە هێزی فەڕەنسی نییە، ئێمە پێویستمان بە ئازایەتیە بۆی هەڵوێستی خۆمان ڕوونکەینەوە. ئەگەر ئێمە پێویستمان بە هێزی ئەمریکی نییە با پێیان بڵێن نامانەوێت، ئەگەر پێویستمان پێێتی با پێی بڵێن ئێمە ئەمانەوێت. بۆچی ئەم جۆرە یاریە دەکەن؟ ئەم یاریە چییە دەیکەن؟ ئایا فەرمانیان پێ دەکرێت لەلایەن وڵاتێکی دراوسیەوە بۆ ئەوی کە لێدوانی جیاواز بدەن؟ بۆ نمونە لەگەڵ ئەمە سیاست نییە، پێویستمان بە چەسپاوی هەیە لە سیاسیەدا. بەڕێز سوودانی پێویستمان بۆی هەڵوێستمان ئێستا دەگوترێت کە هەڕەشە مەترسیەکانی تیرۆر لە عێراق هەر بەردەوامە، بەڵام عێراق دەڵێت پێویستمان بە هێزی شەڕکەری بیانی لە نێو خاکەکەماندا نییە. ئایا ئەو پێداویستی سەربازیانە و توانە
توانە سەربازی لە سوپای عراق و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر هەیە کە بەم شێوازە مامەڵە دەکەن یا گوشارێکی دیکەی سیاسی وڵاتانی ئیقلیمیە لەسەر عراق وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد هاوکێشەکان گۆڕدراون؟ بەڵێ ئەم لێدوانانە کە لە واشنتۆن وتوێتی پێم وابێت لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پەیمانگایەک یاخود لەگەڵ کەناڵێکی تەلەڤیزیۆنە قسانەی کردووە بەڕە سوودانی مەبەستی چییە لەم لێدوانانە؟ ئایا مەبەستی ئەوەیە کە عێراق پێویستی بەوە نییە کە هێزی هاوپەیمانی نێودوڵەتی هەبێت دەوڵاتەکەی یاخود مەبەستی ئەوەیە پێویستە ئێمە وریابین ئایا خود مەبەستی ئەوەیە کە عێراقی ئێستا پێویستی بە حەشدی شعبی نییە یاخود پێویستی بەوەی نییە کە حەشی شعبی تێگەڵ سوپای عێراق کات مەبەستی بەرەسوودانی چییە لەم لێدوانانە؟ پێویستە ئێمە وریابین ئایا مەبەستی ئەوەیە کە ئێمە پێویستمان بە حەشی شعبی نییە یاخود پێویستمان بە هێزی هاوپەیمانان نیە بە تایبەتی ئەمریکەکان ئەمە ڕوو نییە ئەم لێدوانە من پێم وایە کە بەرەسوودانی دەیەوێت بە بەردێک دوو چۆلەکە بکوژێت بەڵام ئایا ویشتێکی سیاسی نیشتیمانی ڕاستەقینە هەیە کە بتوانێت کە حەشدی شعبی کۆتایی پێبهێنێت و میلیشیاکانی سەر ئێران کۆتایی پێبهێنێت چونکە بەشێکی زۆریان دەسەڵاتیان هەیە بۆ نمونە ڕێکەوتنی شنگالمان هەیە بەڕێ سوودانی پێم بڵێ ڕێکەوتنی شنگال لەکوێیە بۆچی چالاک نەکراوە بۆچی جێبەجێ نەکراوە بەڕێ سوودانی پێمان بڵێ ئایا ئەو فەرماندەی هێزە چەکدارەکان نییە ئایا ئەو وەکو فەرماندە ناتوانێت کە کۆمەڵێک بڕیار دەربکات کە ئەو میلیشیانەی لەو ناوچەیە هەن پشتیوانی پاکەکە دەکەن بۆ نمونە پشتیوانی پاکەکە دەکەن ئایا تۆ فەرماندەی هێزە چەکدارەکان نیت بۆچی فەرمان دەرناکەیت یاخود ئایا تۆ فەرماندەی هێزە چەکدارەکان یاخود فەرماندەی مەفرەزەیەکی بچووکی لەگەڵ ڕێز بۆ کەسایەتیت پێویستە تۆ هەموو فەرماندەی هەموو هێزە چەکدارەکان بیت پێویستە تۆ مافی خۆت پیادە بکەیت پێویستە ویستی خۆت بسەپێنی لە ڕێگەم فەرماندەی لە ڕێگەم هێزانەوە باشە بەڕێز خەیسون ئەم ناڕوونی و ناشەفافیەتە لە بڕیاردان لە عراق بۆچی دەگەڕێتەوە ئایا لە عراق دوو دەستەیەک هەیە لە بڕیاردان یا هەژمونی لەسەر عراق هەیە لە سیاست و بڕیاردان کە لایەنێک داوای دەرکردنی هێزەکان دەکات لایەنێک داوای مانەوەیان دەکات و خۆشی نازانێت کە چی دەوێت بەڵێ هەندێک بۆ نمونە ویستی هەرێمەتی هەیە دژیەکن بەریەک دەکەون ئێستا کۆمەڵێکی زۆر ویستی نێودوڵەتی ویستی هەرێمەتی لە عێراق بەریەک دەکەون ویستەکان بەریەک دەکەون بۆ نمونە ئێران دەیەوێت بەرژەوەندی خۆی جێبەجێ بکات دەیەوێت استراتیژی خۆی لە عێراق جێبەجێ بکات تورکیا دەیەوێت بەرژەوەندی خۆی لە عێراق جێبەجێ بکات ئەمریکا دەیەوێت بەرژەوەندی خۆی سعودیا هەموو وڵاتەکانی دیکە دانێت بەرژەوەندی خۆیان جێبەجێ بکەن هەر لەبەر ئەو ویستەکانە لە عێراق بەریەک دەکەون هەر بۆیە ئێمە دەبینین بڕیارەکان جێگیر نین بڕیاری جیاواز دەدرێت بۆ نمونە ڕۆژێک بڕیارێک دەدەن سبەینێ بڕیارێکی دیکە دەدەن هەر لەبەر ئەوە پێویستە فەرماندەی هێزە چەکدارەکان بەڕێز سوودانی نەکەوێتە ژێر کاریگەری ئەم فشارانە ئەم فشارە نێودوڵەتیانە بە تایبەتی ویستی ئێرانیەکان کە بەهێزترین ویستە و کاریگەری لەسەر بڕیاری ڕاستەوخۆی سیاسی و ئابووری عێراقێ ئەمە هۆکارێکی سەرەکیە کە وای کردووە بڕیارێکی سیاسی جێگیرمان نەبێت نەمان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیشەوە نەتوانین بڕیارێکی جێگیر و خاوەنی ڕایەکی جێگیر بین حسان قەیسون شارەزای سەربازی زۆر سپاس کە لە سەدەی کوردستان شارەوە لەگەڵ ماڵی شكرا جزيلا شكرا